ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستانم، لەوانەی بیستەم بە خزمەتتان شاد بووینەوە. لەم وانەیە باسی چۆنیەتی کۆنێکشنکردنی چەند داتابەیزێک لەگەڵ لاراڤێڵ باس دەکەین. هاتە جگە لە یەک داتابەیز کە پێشتر بەکارمان دێنا ناوی بلۆگا، و ئێمە چۆن بتوانین داتابێزێکی تر یاخود چەند داتابێزێکی تر کۆنێکت بکەین لەگەڵ وێبسایتەکەمان، لەگەڵ پرۆژەکەمان، بۆ ئەوەی ئێمە کاری لەسەر بکەین کە کاری ترانسفێرە لە نێوان چەند داتابێزێکە ئێمە ریلێشنشیپ دروست بکەین و کار تێدا بکەین بۆ چەند تەیبڵێکی جیاواز بۆ چەند تەیبڵێکی هاوشێوە دروست بکەین. لێرانە ئێمە سەرەتا ئەچینە MySQL سێرڤەرەکەمان. ئێمە داتابێزێشکەمان دروست کردیە بە ناوی بلۆگ، ناومان لێ ناو بلۆگ 2، تەیبڵێکمان دروست کردووە بە ناوی تێست، و هەمان ئەو تەیبڵەیە کە لە بلۆگیەکە هەیە. ئێمە کە لەوانەکانی پێشتر باسمان کردووە لێرە ئەم داتایەمان گەڕاندوتەوە، ئەمە ئەم بلۆگە تێستەیە، ئەم بلۆگ تێستە کە ئەم داتای کیایە، یەک ڕقەمیەکە هادی لەگەڵ ئەم بەروارە. بەڵام ئێمە داتابێزێشکەمان دروست کرد و تەیبڵێشکەمان دروست کرد بە ناوی تێست، ئەوجارە ئێمە بتوانین بەڵێ جا لێرانە ئێمە هەرستین بە ئەنجامدانی ئەم کردارە کە باسمان کردووە باسمان کرد. لێرانە ئێمە MySQLمان هەیە، ئەمە کۆپی ئەەکەین، ئەمە کۆپیمان کرد، دواتر Ctrl+V پێستمان کرد. دوو گۆڕانکاری تێداکەین، یەکەم جاکەینە MySQL2 ئەم نەیمە، و دواتر ئەم بلۆگە بلۆگ 2 لەبەرەوەی داتابێزەکەمان لێرانە لە سەیری کرد بلۆگ 2، و ئەو کۆنێکشنێکی ئێمە نامان لێناوە MySQL2. و لێرانەش ئێمە باسمان کرد داتابێزیشکمان دروست کرد، لەناو ئەو داتابێزە تەیبڵێکمان دروست کرد، بەڵام بە هەمان ناوی ئەو تەیبڵەی سەرەوە بە هەمان دیزاینەوە، هەتا هەمان فیلدا. لێرانە باسمان کرد کۆپیمان کرد ماکەینە MySQL2 یان هەر ناوێکی تر لێنێ، لێرەش ناوی داتابێزەکەی کە داتابێزی دووەمە کە پێتەوەی کۆنێکت کرد. دواتر دەین لێرانە ئێمە پێشتر سەلێکی فۆرم تێستمان کرد، بەڵام ئەم جارە کۆنێکشنەکەین، دواتر ئێمە سەلێک دەکەین، واتە دەبێت کۆنێکشنەکە ئەنجام بدەین. کۆنێکشنی چی ئەەکەین؟ کۆنێکشنی داتابێزی دووەممانەکەین کە MySQL2، واتە ئێمە داتای لە MySQL2 لە تەیبڵی تێست، نەک ئەو MySQL1ەی کە تەیبڵی بلۆگە کە کە داتابێزی بلۆگ کە تەیبڵی تێستە. ئێستانێکی ئێمە لێرانە سۆرسی ئەمەمان گۆڕی، ئەمە تێست هەر تێستە، سەڵێکتەکەمان هیچ دەستکاری نەکردووە، تەنها کۆنێکشنەکەمان گۆڕیوە لە MySQLەوە بۆ MySQL2. MySQL2 چییە؟ بلۆگی دووەمە، واتە داتابێزی دووەمە. کەواتە ئێمە ئەگەر ئەمە ڕیفرێشکەم ئایا هەمان ئەو داتای تێستمان پیشانەدا یان داتای تێست ئەو تێستمان پیشانەدا کە لەو داتابێزە نوێیە کە کۆنێکشنمان بۆ کردووە. ئەمە ڕیفرێشکەینەوە، کەواتە ئێمە ئەم داتای خوێندەوە لێرانە، نەک ئەو داتای. ئەگەر بێت و ئێمە سەیریکەین ئەبینی how to use Laravel database multiply database connection feature 1 AWS، واتە بەکارهێنانی چەند داتابێزێک لەسەر یەک وێبسایت. کەواتە ئێمە تەنها ئەگەر ئەمە ڕەشکەینەوە، ئەم سەلێکتە ئەم کۆنێکشنە ڕەشکەینەوە، ئەمان باتەوە ئەمە کۆنێکشنکەین، ئەمان باتەوە بگورن، ئەمە ڕیفرێشکەینەوە، ئەمان باتەوە تەیبڵی پێشتر کە تایتڵەکەی هادیە. چاوەڕێ بکەین، بەڵێ تەیبڵەکەی هادی، کەواتە ئەگەر کۆنێکشنمان زیاد کرد ئەو شوێنەی ئەمان باتە ئەو تەیبڵەی کە لە بلۆگ 2 ئەگەر کۆنێکشنەکەمان لا ئەمان باتەوە بای دیفۆڵتی کۆنێکشنەکەمان کە بلۆگە، کە دوو داتابێز لێرانە ئێمە لەسەر یەک وێبسایت بەکارمانینە. لەم وانەیە
کە وانەی بیستەم بوو باسی بەکارهێنانی چەند داتابەیزێک لەسەر یەک وێبسایت لێرە دێینە کۆتایی وانەکەمان تاوانەیەکی کرد بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ